سڵاوتان لێ بێ بەڕێزان خی گەورە لە قورآانی پیرۆزە ئافەرمێ فەئینە مع العسر یوسرا واتە بە دڵنیاییوە لە دوای ناخۆشی خۆشیت دەمێت لەسەر ئەم تەورەیە قسە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان و بەشداربوانی بەرنامەکەم بکەم کە وەکو موسڵمان تا چەند گرنگە قەت ئومێدمان بە ژیان لە دەست نەدەین و باوەڕێکی تۆکمەمانە بێ بەو ئاەتە پیرۆزە کە خی گەورە بەڵێنی داوە لە دوای ناخۆشیەکان خۆشی مێنێتە ڕێمان ساڵی 2023مان تەواو کرد ئەچینە ناو 24 بزانم تا چەند گرنگە ئینسان بە ئومێدەوە بژی و ئیمان بەهێزیش تا چەند گرنگە بۆی ئینسان ئومێد بە ژیان لە دەست نەدا لەگەڵ ما من بەشێک لە هاوڵاتیان وەرەگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرموو. دوای هەموو ناخۆشی خۆشی ڕحمەتی خوای هەموو بڕامە بۆشتە هەیە ئەوەی مسلمان بێت بڕامانە بەخوایە کە دروستی کردین و بارەمە بە ڕحمە و سۆزی بەرامبەرمان هەیە بەڵام ئایا کە تۆ سۆزی بەرامبەر بە من نەبێ من چی کردوێت کە بەرامبەر بە تۆ بکەم جڵ دەکەم بە تۆ خۆش بێ وایە ئاتە پیرۆزەکە فەرمێن لە دوای ناخۆشیەکان خۆشی دێن ئێمەش وەکو کورد وەکو گەلی کورد ناخۆشیمان دیوە باورت بۆ هەیە لە دوایم ناخۆشیان نەخۆشی هەموو شتێ وایە هەموو جاری وای خوانە جاری خوای خوانە خواست عزێکی بەسەرێت زۆر پێ ناخۆشی بەڵام خوای گەورە حەقی جاریکە حەقی بۆ کات وایە جاری وایە تووشی مسیبەتێکە بی خوای گەورە دوایەوە خۆشی بۆ بەکارێنی بڕهەمان بڕابوانە ئەبێ مسلمای بڕابوو ئینسانی مسلمان نەبێت هەمیشە گەشتبین بێ بۆدا هەموو کات گەشتبین بابزانی جا گەشتبین نەبی معنی بەرگە هیچ شتێ ناگری بەرگە هیچ شتێک ناری بەس عاقب ڕەشبین نەبێ هەمیشە دنیای لە خۆی خراپ جاری وایە خۆشەویستێک لە دەزەی ئەگەر خوای گەورە کار ئاسانی بۆ نەکا مێشکی لە دەزەیت وایە سەبوریت بۆ نێنێرێتر خوای گەورە بە سەبوری بەیانی تۆزێ دڵ ڕامێنە لە بۆی تووشی دەبێتچونەوە باز شتێکی بۆی دڵێ بەسبێتەوە سەر خۆت و خوا سەبوری بامان هەتا کوردەواری خۆشمەمتوانە لە دوای هەموو شەوێکی تاریک بەیانێکی ڕووناکە وایە دێت خۆشتێکی معلومە تۆگە نیسانێکی مسلمان من کابراایەکم ناڵم حاڵەیە خۆم نەخۆم وارم بەڵام کە تۆ بڕباو بڕابەوە نەبێ ئەو خوای گەورە لەوێ هەڵێنەوە لەوێ هەڵن لەوێ ئاوایەکە شەو ڕۆژ بۆ کاتەبار کەسی ڕژبینت بینیوە هایتر ئومێدی لە دەست بدات ئەوەی نابێت نابێ ڕژبی بیازانی بۆ لەبەری خۆی تۆ تاسە ناتوانانی غەدر لە مەکەسی ئەمانەکە قسەکەی تۆ تێگەمەڕەشی تۆ ساڵی ئەم زۆرفە ناخۆشی متێکوت وایە ئەم زۆرفە ناخۆش سڕای و زروفەش دەبێت ئومێد لە دەست نەدەین ئیشەڵا لە دەستی ناین بەڵام ئەزانیشی لە دەستەکە چێت تۆ تاوارێ من قسە بۆ تۆ بکەم تۆ جۆم نەنەگری هیچ ئیسفادێکی لە ناکەم وایە ئەبێ کارە بکەی کە جۆنەمە گەشتبین بەکردەوەکانی خوای گەورە و خوای گەورە ئیشەڵا ئاوەکە بەم ئەگریا تا چەند ئومێدت هەیە کە ئەم ساڵە خۆشتر بێت لە ساڵەکانی وەڵاهی ئومێدەکە ئەوە چییە؟ ئەوەی مەعاشوشت لە کاتی خۆیان بیان ئیتر هەر ئەوەیە ئومێدەکە خەڵکەکە بۆ دڵخۆشەوێ بژێ ژیانی باش ئەرە وەڵا بژێوی ژیان باش بکوای ئێسەکوە نە ئیشەیە بە قورئان ئێستا پاسی دێتە بەرپەمپەکە بە 10 نەفەرەوە ڕوا 10 نەفەر جاری وایە بە 5 نەفەرەوە ڕەوانەیەکەین ئیشەکە زۆر کەم بووە ڕۆژی دوو کاروان ناکە 10 نەفەری خۆت وەکو خۆت دڵت بە ژیان خۆشە نەوەڵا نەوەڵا ئەمڕۆ پایەکی سبێنی هیچی پێ نامێنێت 10,000 پایەکی 15,000 بەش ناکە بەڵام ئێمە کوردەواری خۆمان توێتی لە دوای هەموو تاریکە شەوێک بەیانێکی ڕووناکە هەنی ئینسانە بێ هەمیشە گەشتبین و ئومێدەوارێ بۆ داهات وایە ڕاستە ئەبێ گەشتبینوی بەس بۆ عەدالەت ئەگە عەدالەتە بێ هەموو شتێک ژیان باشە بێ ژیان خۆشە بێ ئەر وەڵانەبوونی عەدالەتە کەست بینیەوە ئەوە ڕژبین بێ و ئومێدی بە ژیان نەما بێ و تۆ نەسیحەتە کرد بێ ئەروەڵا هەیە تومە گوێمەێری خوا دەروێک هەرە کاتەوانێ هەندێک کەسی ژەبینین زۆر ئومێدی بە ژیان هەیە تۆ ئەو دوو جۆرە کەسە بێتە بەردەست حەزەکەی گوێ لە کامیان بگەین وەڵاهی بڵێم لە کامیان ئەوەی کە ئومێدی بە هیچ نەماوە و ڕووخاوە ئەیان ئەوەی ئومێدی بە ژیان بێ ئومێدی بە ژیان هەر هەبێ خوای گەورە دەرو لێ کاتەوە هەر ئاەتە قورئانەکە لاڵێ لە دوای ئەفەرمێ لە خۆشیەت ئینشەڵا وەکو موسڵمان هەمیشە بێت چاوەڕێی خۆشی بکەین وەڵا لە دوای هەموو ناخۆشیەکیش خۆشی ئەمەد بە تەجروبە بینیوە لە ژیانی خۆتان لە دوای ناخۆشی خۆشی هات پێ بەسەر چۆن ساکەرە دیمە ناخۆشی و ئافرەحیش هاتۆ بەریە لە دوای ناخۆشی خۆشی هات ئەتۆن ئەستەوان تا چەند گرگە ئینسان ئومێدی لە ژیان نەبڕێ ینی سەرڕای هەموو ناخۆشەکان ئومێدی بۆ بێ کە ژیانەکەی بەرەو خۆشترە ڕوا ئومێد لە دەست نەدا نەڕوخێ
شلون يعني أميد نروح؟ يعني يسمون خلق بشي بو أميد نروح باور بخوا بأميد بحاجين دزناي يعني باور بخوابون ولا سروهم لا سروح مش يكوي كسي باوري بخواها بي لا أميد لا دزب لا بأميد دزبين والله باور بخوا بحمش بدس خوي قورنية تا حمش بدس خوي قورية بەڵام ئێستا بەشێک لە خەڵکە بینی ڕووخاوە ئومێدی نەماوە هەرچی ینی قسەی لەگەڵاکە ئەو ئومێدی بە هیچ باوری نییە و بەیشە باوری بەخوای گەورێ باوری کزە باوری بەخوای گەورە نییە کە هەمووشە بدەدەوە چاک بوون ئەوەی پێشینان کەوتوانە قەزیان لە چی بۆ کەوتیانە لە دوای هەموو تاریکە شەوێک بەیانێکی ڕووناکەیە و ئاسۆی ڕووناکەی چۆن یعنی ینی باسیەوە کە خۆشی هەیە ئەو مەخسیان لەوەیە ئەوە ئاەتی قورعانی لەسەرەوە کەواتە بێ ئینسان ئێزەمە و مسلمان هەرچی ناخۆشیمان دیوە لە 2023 ئەبێتر چاوەڕێ خۆشی بکەین چونکە بەڵێنی خوددا وایە بەڵێنی خوایە دوو کەس بێن بۆ لاتێکیان ئەوە ڕژبین بوو ئومێد ڕووخاو بێ لەگەڵ کەسێکی گەژبین حەزەکەی قسە لەگەڵ کامیان بکەیان گوێ لە کامیان نەگرێت گەشبینەکە باوەڕی بە هەموو شتێکەوە باوەڕی بەخوای گەورەیەوە بەڵام کە گەڕژبینە ئەوە باوەڕی بەیشێنیەوە ڕووقاوە نابێ گوێ لێ بگریەوە ناوەڵە نابێ گوێ لێ بگریش قوربانی تۆ مەمنونم بە قوربان براکە کولەواری خۆمان نوتویانە لە دوای هەموو تاریکە شەوێک شەبەقێکی ڕووناکەوێت وایە مەبەستیان لەو قسەیە چی بۆ کە کردویان وڵای مەبەست کاتی خۆی لە تەنگانا بووە ئیسە کەوتۆتە فەرعانە و ڕووناکی پیا کرد کاتی خۆی تەنگانە بوو ئای تەبعەن کابرا لە تەنگانەیەکایە لە تەنگانەکە نەجاتێ بێت کەوتە ڕووناکیەک کاتت لە تەجروبەی ژیانی خۆت ناخۆشیت بەسەر هاتوو دوایەوە خۆشی بوو بێتە خۆشی و قەرە بوو هەبووە زۆریش هەڵەوەڵا بەسەندێک کەسە بینین ئومێد زۆر لە دەسەدەن ڕووخاون ینی نابێ بڕۆخێ ئەبێ خۆ ڕاگربی ئەبێ تەحمل هەبێ سەبر هەبێ ئەم شتانە هەیە کاکە چۆن هەموو کەسێک فەقیر بووە لە فەقیریوە پێگەیشتووە ئەمجا دوای پێگەشت نەگەشت کە هەی بووە نەماوە شتێک هاتووە بەسەریا ئەو شتە پەوتانیەتی دوای شارەی من و تۆی تاین سەردەمانێک هەبووە کەس دەیبێراوە ینی قسە بکات جلێکی بە دڵی خۆی بکاتە بەرەوە نەخەتەر بوو ئێستا سەیرەکەی هەموو شتێک گۆڕاوە ئاەتە قورانەکەی جە فەرمێ لە دوای هەموو ناخۆشیێک خۆشی دێ ئەمە بەڵێنی خوای گەورەی هەموو کاتێک لە دوای تەنگانە خۆشیە فەرعانەیەکی خۆشیە بەسەندێک کەسە بینینە ڕوخێ ناڕوخی بۆ ئەبێ سەبری هەبێ ئەگە سەبری نەبێ ناتوانانی سەبر لە هەموو شتی مهمتر ئەگەر کەسێ سەبر قسەیەکی غەڵەت پێوە ئەگە سەبری هەبێ ئەڕوا بەسەریا تێپەڕێ ئەڕواشت هەر دوای خۆشی بێتەوە لەوانەیە بەڵام پیاوە وڵای پیاوی چاکە لە بەرەوەی کە من قسێکی غەڵەتم کردووە بەرامبەرم نەوەستاوەتەوە ئەمان ئیسەوانە ئیسەوانە ژروفەکە وانە خەڵک زۆربەی ئومێدیشی نەماوە ئەوەیە سەبرەکەی نەماوە تووڕێ و بەیانیەتە دەرۆ یان پارەی پێنیە یان قەرزارە یان کێشێکی بەسەر هاتووە تەحمل ناکاتێ لای ئەم و لای ئەو لای ئەو ئەمەیە ئابم لێ هاتوو شیم لێ هاتوو ئەم شتانێ کەواتە بە تەجروبەی تۆ سەبرەکە چارەسەری هەموو شتێکەکە ئەرەوەڵڵا سەبر هەبێ بە هەموو ئامانجێکەکەی ئومێدیش بەخوا لە دەست نەدەیت چونکە لە کۆتایە لەسەر و هەموو زاڵمێک و هەموو ناخۆشیێکەوە خوددا بێ خوا پشتیوانێ بێ ئەو سەبرە باتێ ئومێد و بە توانای خوا و دەسەڵاتی خوا هەبێ ئەو بۆ خەرەبووە ئەرەوەڵڵا هەمووی تۆ شوێنی خۆی لە سەدا سەد ئەبێ باوەڕ بەو ئاەتی قورئان هەبێ ئەگە باوەڕ پێ نەبێت کاتێ تۆ موسڵمان نیت لەبەرەوە بێ ژیانە بە ئومێد هەبێتێت ئومێد تۆگە بە تەمام حکوومەتە بێ ئەم دەسەڵاتە بێ ئەبێ چاوەڕی لەمان نەکەی چاوەڕێ بەس لە خواقی بەڵێنەکەی خوا لەسەر و حکوومەت و هەموو دەسەڵات هەموو شتێکەوە هەموو دەسەڵاتێکەوە لە هەش حکوومەتێک بێ ناک حکوومەتی کوردی خۆمان لە هەش حکوومەتێکا بێ بەڵێنی خوا لە پشت هەموویەوەتی ئەبێ باوەڕ بەوە هەبێ کە باوەڕ پێ نەبێ تۆ هیچ مسلمانی هیوانیت لە تەجروبەی ژیانی خۆت ئەوەت بەسەر هاتووە لە دوای ناخۆشی و با بڵێن خەفەت و ئەوانەوە خۆشی هات بێتە بەڵێ بەڵێ لە دوای هەموو ناخۆشی شەڵا خۆشیەت و هاتووشە و جێبەجێش کراوە بەڵێ بەس بوو بەشێک لە خەڵکە بینین ڕووخاوە ئومێدی نەماوە یعنی قسەی لەگەڵاکەی هیچ چارەسەرێک نبینێتەوە بۆ داهاتوو ژیانی خۆ بێ ئومێدە کابرا لاانێژ ڕووناکیەکشی نەبە هیچ ئومێدی بە حکوومەت نییە خۆشی لاانە هیچ دەسەڵاتی جوای نەبێ کە بتوانێ شتانە بکە بەس بێت دوانی ئەمە ئەوە ئیمانمان بەعاتەکە تۆزێک کز بووە بۆیە بەڵێ گومانی تیانە بەڵێ ئەوە کزی خۆمانە بەرامبەر بە ئاەتەکە
گومانمان تەواو نییە بە ئاەتەکە بۆیە ئێمە وەکو مسلمان حەدیثێکی پێ ساسەلەمەی دڵنیام جەنابیش بۆیان باس کردووی فەرمی ئەگەر بینی دەوە دنیا کۆتایی دێدارێکت بەدەستەوە بینیش ینی ئەو پێغەمبەرە نازارە ئەوەندە ئومێدی بە ژیان هەبووە توێتی دنیای کۆتایی هاتۆ دارەکە بنێژە ئەوەندە گەشتبین بووە ئێمەش ئومەتی ئەوین ئەی بنیە ئەمە ژیان ئومێد لە ژیان نابێت وابی ئەبێت دارەکە بەدەستەوە بینێژی لەبەر تۆ ئومێدێ بە ژیان هەیە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله علیه وسلم یعنی ناتوانانی شتێک بێ خۆت بێ ئومێدکەی بە هیچ شێوەیە ئێستا جەنابەت دوو کەس بێن بۆ لات یەکیان ئومێد ڕووخاو بێ ئومێدی بە هیچ نەمابێ و کەسێکی گەشتبینیش بێ حەزێکی کامیان قسەت بۆ گەشتبینەکە بێگومان ئومێد ڕووخاوەکەوانێکە وری تۆش ڕوخێنێگە هەر شتێک هەبێ هەر خەفەتی پیا لەبەرەوە نەیبینی باشتر یان قسە بۆ نەکا باشترە ئەویکەیان باشترە و هیوات پێ بەخشێ بۆ ژیان ژیانش بەردەوامە لە هەموو ناخۆشیەکە بێ و هیوایە هەر لە دڵیان بێنە بەڵێ بەڵێ بێگومانە بێ هیوای هەبێ بەڵێ تا چەند گرنگە ئێمە باوەڕمان بۆ ئاەتە تۆکمە بێ کە لە دوای ناخۆشیەکان خی گەورە بڵێ داوە خۆشی خواف القرآن فرمي فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا أما أتيك قرآن بيروز به برمان با خواي جورا هبه چونکە خواي جورا أي دروست کردووە خواي جورا ژیان من دابینەکە خۆی ئەم ناخۆشیانەی دیمان لە ساڵی ڕابردوو ئیشەڵا خەرەبووە بێتەوە بە پێی بەڵێنەکەی خوددا بەئیزنی خوا بەئیزنی خوا ئیشەڵا خواي گەورە ئەم ساڵی 2024 بە ساڵی خۆشی و هەرزانی و فەرەحی لە کوردستانە ئیشەڵا هەندێک کەسە بینین ڕووخاوە ئومێدی بە هیچ نەماوە ئەمە هی ئەوە نیە ئیمانی کەس بۆ بم بەڵێنی خی گەورەکە بەڵێنی داوە لە دوای ناخۆشیەکان خۆشی بێنێت ئەبێ ئێمە ئیمانمان بەخۆی گەورە بە قورئانی پیرۆزە بێ چونکە ئێمە موسڵمانین کەوتم موسڵمانە بێ بیسەبێنی کە تۆ موسڵمانی وانشمان بەخوا تۆکمە بێ ئایتامان خۆ شتێکی معلومە کە تۆ ئیمان و بەخواانە بێ و یان معنەوە موسڵمان نیت دوو کەس دێنە بەردەمە دێکیان ئومێد ڕووخاوە و ئومێدی بە ژیان یەکیان گەشتبینە حەزێکی کامیان قسەت بۆ بکات گوێ لە کامیانەگری وڵی تر گوێ لە هەردووکیان بگری گوێ لە هەردووکیان بگری بۆی بزانێ هەردوو لە چیڵێن کامیان سوودت پێگەین ئەوەی کە ئومێدی زۆر بێ ئەوەی کە ئومێدی زۆر بێ ئەوی دیکان ئەوی تریشان هەر شتێکیش بۆ بڵێ باشە بۆ حاڵەتە بڵێ کەواتە ئێمە وەکو مسلمان نەبێت چاوەڕێی بەڵێنەکەی خوا بین بتەچیت چاوەڕێی خۆشی بکەین ئومێدمان بە ژیان هەبێ پێ ساسەنمە فەرمیە گەربینی دنیا کۆتایی دێ ئەوە دارێکت بەدەستەوە ئەبێ بینێژی ئەمە فێرمانەکە کە گەشتبینوین بەڵێ ئیشەڵا هەبێ گەشتبین چونکە خوا فەرمیێ قەومی هیچ کەسێ ناگڕین ناخۆیان ژیانی خۆیان نەگۆڕن وانە مە لە سوورەتی ڕعدا ئەماتی پیرۆزی قورئانە بڵین ڕێگەیەکی ترە خدای پیشانماندا کە خۆمانە بێ هەڵ بەڵێ بەڵێ ئیشەڵا هەوڵبێن ژیانمان خۆشکەین تنی خۆی گەورە عەقڵی ئەوتە تێ قەت لە ژیان تا بەسەر هاتووە ناخۆشی هات بێتە ڕێ و دوایی گۆڕابێ بەخۆشی بەڵێ ناخۆشی و کچۆکو دایک و باوەکە نەما لە ژیانە ئەمانەیە بەڵام لەگەڵ شاخوای گەورە سەبووری ژیانی بەردەوام وڵاتەوە ژیانە خۆی گەورە چۆن دروستکردە بێ بڕێن و بژین و ئەم ڕۆحیان و تێبێ لەش ماوەڕێگێتەوە ئەم ژیانەش وەکو ئەوترێ بۆ تاقیکردنەوەی بەڵێ بە تاقیکردنەوەی خۆیە چونکە سەبرە توانێت چارەسەری هەموو واستعینوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين خۆی گەورە لە قورئانە فەرمێ براکەم ئەوە لە ژیانی خۆتا ئەوەت بینیوە لە دوای ناخۆشی تووشی خۆشی بووبی لە دوای ناخۆشی خۆشی هات بێت ئارەوەڵا سپاس بۆ خۆی گەورە حەمد و سەنا بۆ تۆ خۆیە تێگەشی ئارەوەڵا ناخۆشیێکی زۆر گەورەم بەسەرها بەڵام سپاس بۆ خۆ سەبر و تەحەمولم کرد لە دوای ئەوە خۆشیێکی زۆر هاو بەدڵما و ناخۆشەکەم بیرچەوە لە خوا بەزیابێ ئارەوەڵام کەواتە بەڵێنەکەی خی گەورەت بینیوە کە لە دوای ناخۆشی خۆش ئارەوەڵال بەڵێنەکەم بینی و وەشگەڕایشمەتەوە سپاس بۆ خۆی گەورە لەخوا بەزیابێ نوێژەکەم سپاس بۆ خۆی گەورە بەلای هیچ شتێکان ناچم تێگەیشی ئەوەی خوۆش ببێت ئەبێ ببێت ئارەوەڵا نیعمەتێکی زۆر گەورەیە با بێوڵم ئەو با بڵێنشتانی کەوت نوێژ و ئەوانە تا چەند دڵخۆش دەکات وڵی کە نوێژەکەی ئەمنە مرتاحی لە ئەو پەڕی خەفەت و ئیتر دەردەسەری دنیا تێگەشی لەو کاتێک کە نوێژەکەی فەرعی بەدڵتایەت ئارەوەڵا ئاسوودەی بووە ئێمە وەکو مسلمان ئەبێ باوەڕی تەوامان بۆ ئاەتە تا چەند گرنگە لە ناخۆشەکانە سەبرمان هەبێت تا خی گەورە بەڵێنەکەی بۆ کە پێی داوێن بهێنێتەجێ خۆی سەبرێ نەبێ ناگەی بەوەینیانە بێ سەبرە هەبێت ئەبێ کە سەبرە هەبوو ئیتر خی گەورە فەرعیە نا بەدڵتا و
ئەنجام کەسمان هەیە زۆر ڕووخاوە ئومێدی بە هیچ نەماوە قسەی لەگەڵاکەی گەڵێت تەواوی ژیان تەواو بوو ئەی ئەمە ئیمان لاوازی نییە بۆ بەڵێنی خوای گەورە پێدا والله بعد بە تاکید بەڵامی تر خۆ نابێت تۆ ئاوا لاواز بیت ئەیتە تۆ بێ لە دنیا دەردەسەری و بەسەریە تێگەشی نەهامەتی و بەسەریە ئەبێ شکور بێ بە بەشەکانی خوای گەورە ئەنجا خوای گەورەش سەبر و ئارام تێهاتێ تێگەشتی لە دوای ئەوە خوای گەورە فەرحیەکاتە دڵتەوانە ینی ژیان هەمووی بەرز و نزمی ئامی بەرز و نزمیە ژیانە خۆت بەتمای چی بەتمای خۆ ژیانەوە تا برادرم دوێنێ پێرە سەلامی لێکردم مردو ئەمری خۆی ئەمە وارە ئەمری خۆی کردووە تر ژیانی ئەوەی ئاراوڵا ژیانی جێشتووە خۆ لە پارە و لە دەوڵەمەنیە بەخوا زۆ سەرەوت و سامانی شە بۆ هیچی هێنە لێ خۆش بێ باشە گریمان دوو کەس دێن بۆ لا دێکیان کەسێکە ئومێدی بە ژیان نەماوە ڕووخاوە کەسێکیان گەژمینە بە ژیان حەزەکەی گوێ لە کامیان بوو وڵا حەزەکەم لە گەشتبینەکەەوە کە ڕووخاوە لە هەر نازانمان جامەکەی چی عین تۆ ڕووخی ئەبێ بڕۆ بەخوا هەبێ ئەمە یەکەم دووەمیش بڕۆ بە خۆشە هەبێ کاکە تێگەشی بۆی ئەزانی کە خوای گەورە نامەتی بەسەرایە هەڵی شەسیزەوە کاکە ناخۆشی هەتا کۆتایی کۆتایی نییە ئەمە شتێکی معلومە ئەو بۆێڵم زۆر هەموو کەسێک ناخۆشی بینی و سیرەکەی دوایی وردە هەزار زۆرم بینیوە زەلامەیە 200 دەفتەر دیناری زەرەر کردووە برادری خۆشمە ئێستاکە سارەی نەما خانووی نەماشتی نەما وردە ئێستا سارەی کڕیوەتەوە خانووشی کڕیوەتەوە و ماڵم نامیموە تۆ قیام بەخوای گەورە هەبێت ئەوە لە هەمووی سەر شتێ میمترە لە هەموو شتێکە ئومێدت بە ژیان هەیە وەڵا ئیشەڵا بە ئیزنی خوای گەورە بۆ هەندێک هەموو شتێ لای خوای گەورە ئاسانە چاگە بێ بە ئیزنی ئەو خوایە ئومێدت بە بەڵێنەکەی خوای گەورە بەڵێ زۆر هەندێک کەسە بینین ئومێدیان بە هیچ نەماوە ڕووخاون کە قسەیان لەگەڵاکەی وازان ژیان کۆتایی هاتووە تۆ چۆن بانی سەی لەو جۆرە کەسان نابێ بێ ئومێد بی لە ژیان چونکە هەموو شتێ لای خوای گەورە ئاسانە و ئیشەڵا خوای گەورە چاکێکە تا چەند گرنگە ئێمە سەبرمان هەبێ لە ناخۆشیەکانە بە سەبر ئەو ناخۆشیانە تێپەڕێن و چاوەڕێی بەڵێنەکەی خوارد سەبر نەکەی خۆ زەرەرەکەی دائمە سەبرکەی خوای گەورە یارمەتیدەیە و لە هەموو شتێ نەجات دەبێت بەس پشتێ بە خوای گەورە قایم بێتەوە لە تەجروبەی ژیانی خۆت ئەوت بینیوە ناخۆشیت بەسەرات پێ دوای گۆڕابێ بۆ خۆشی و فەرەحی بەڵێ زۆر جار ناخۆشین بەسەر هاتووە و دوای خۆشی هاتۆتە پێشەوە بە پشتیوانی خوای گەورە ناخۆشەکەی بیر بردوویتەوە بەڵێتەوە تا چەند گرنگە ئێمە وەکو موسڵمان بێ ئومێد نەبین لە ژیان بە تایبەتی پێ ساسەنم کە فێرمانەکە هەمیشە ئومێدمان بۆ داهاتوی خۆمان وەڵی ئابێ دایمە ئومێدمان بەخوای گەورە هەبێ و قەت بێ ئومێد نەبین لە ژیان ئەو ئاتە بۆیان باس کردی کە خوای گەورە بەڵێنداوە لە دوای ناخۆشی خۆشیێنێتە ڕێمان بەڵێ قوربان تا چەند باوەڕت بەو ئاەتە هەیە کە ناخۆشەکان تێپەڕیون خۆشەکان زۆر بڕۆم بەو ئاەتە هەیە وەکو تراویش لە دوای هەموو ناخۆشیەک خۆشیەت وەکو برادری تریش فەرمووی دایمە پشت بەخوای گەورە ببەسە تێپەڕێ خدا لەسەر و هەموو شتێکەوەیە ئەویش بەڵێنی پێداوی نەبێ باوەڕێکی تۆکممان هەبێ بۆ ئەی بەڵێ قوربان بۆ هەندێک کەسە بینی بە تایبەتی گەنجە لە تەمەنی من و توایە ئومێدی بە هیچ نەماوە ڕووخاوە ینی چاوەڕێی ئەوە ناکە هیچ شتێک باش ئەوە بێ باوەڕی وای لێ کردووە دوورکەوتنەوە لە ئیسلام وای لێ کردووە هەر ئینسانێک بڕای بە خۆ پێغەمەری و دینەکەی هەبێ قەت بێ ئومێد نابێت لە ژیان بێ ئومێد نابێت لە ژیان لە دوای هەموو کەوتنێک هەڵسانەوە هەیە وەڵێن ژیان هەمووی بەرز و نزمیە هەمووی بەرز و نزمیە ناخۆشی تایە و خۆشی ناخۆشی بۆ تاقیکردنەوە کراوەم دنیاە بۆ تاقیکردنەوە کراوە ینی تۆ لەم امتحانەیە دەرچووە و دنیا بۆ خۆ ناسڵکە هیچ کەسێکیش نییە تاقی نەکرێت هیچ کەسێک بێ تاقیکردنەوە دەرناچی برادرت لێ ئاوا بێانی ڕووخابێ ئومێدی بە هیچ نەبات زۆربەی زۆرمان وای نەک بڵێم برادری شار زۆربەی ینی چۆن تێوگەێنم وەڵی ئەم ژیانش وای لێ کردووە کە ئومێدی نەمێنێ ینی وازە دینوینەکەش بێنە بە ئیش و بێکاری و ئەو وای لێ کردووە بەڵامی تر من پێ دەڵم هەموو جارێ پشت بەخۆی گەورە بەسە هەنگاو بە هەنگاو ئەمڕۆ خراپی بانی باشترێبی چەند گرنگە لە کاتی ناخۆشەکانە سەبرمان هەبێ خۆمان بگرین ئەبێ هەمیشە لە سەبرابێ ینیڵێ هەر کاتێک سەبر لە دەست بی تووشی غەڵەتێگەبی چێگەی و هەموو شتێکیش خێری پێوەیە زۆر کەسمان بینیوە ئانی بیستوشمانە سەبری نەبوو لە کاتی ناخۆشیەکە تا هەمووی نەکردو خۆی کوشتو طبعا ئەنی ژیانی خۆی داران لە پێناوە ناخۆشیە ئەی پێ دەڵم سەبەر نەمێنێ تووشی مشکیلابی هەر بەجددی یانێسمە لێرە سەبر نەمێنیان لەگەڵ ڕۆژ لە جێگەڵ دەگەزا شەڕکەم بەڵام سەبر
شتێکی باشە و خی گەورەش لە دڵمانە چەسپانێتی کلیلی هەموو قفڵێکە. جوتت کچێکم ناو یوسرا بەڵێ باشە بۆچی ئەو ناوە وڵی تر ناوێکی شەرعیە بەڕاستی ینی بۆیە ناوم ناوە یعنی شادی ینی خۆشی کەواتە ئومێدت بە ژیانەوە خۆشی ئاەتێکی قورئانەوە دەرم هێناوە بەڵێ لەبەرەوە ناو تەمەەن درێژ بێ و کچێکی ساڵحشی لێ دەرەچێت تا چەند گرگە باوەڕمان بۆ ئاەتە پیرۆزە زۆر تۆکمە بێ کە خی گەورە بەڵێنیدا و لە دوای ناخۆشیەکان خۆشیی نێتە ڕێمە ئێمە مسلمانین مسلمان دەبێت باوەڕی بەوە هەبێ باوەڕی بە ئاەتەکانی قورئان ئاەتەکانی ئیسلام هەبێ من وەکو خۆم تا سەر ئێسقان چۆن مسلمان ئایچۆن هەندێک کەس دەبینن ڕووخاوە ئومێدی بە هیچ نەماوە ژیانی لە بەرچاو تاڵ بووە ئەمە هی ئێوەنی ئیمانی کەس بۆ بەم بەڵێنەی خی گەورە حتمما ئەوەیە بڵێ ئەوەیە ئەو کەسە چۆن ئەڵێ تۆزە دینی لاوازە تۆزێ ئیمانی لاوازە ئەوەیە مۆزوعەکە ئیمانی بەهێز نابێ بێئومێد بێنەوە بەڵێ باشە ئەگەر دوو کەس بێنە بەردەم کەسێکی ڕەشبین بێئومێد لەگەڵ کەسێک کە گەشتبینە بەژیان حەزەکەی گوێ لە کامیان حتمما حەزەکەم گوێ لەو کەسە بگرم کە گەشتبینە ئەی ئەو کەسێک کە گەشتبینە حتمما ئەوە بڵێن گەشتبینە کە بەوەی کە بڵێ بۆی قسەی باشت بووە کا بڵێ ئەنجا بێژگەلەوە ئەو کەسێک کە گەشتبینە حتمما کەسێکە کە دینی چۆن ئەڵی بەهێزە دینی بەقوەترە سوودەی دەدات بڵێ دایم باوەڕی بەوە هەیە بە ئومێدەوە سەیری داهاتووەکە کە قسەت بۆ کا کەسی گەژبین ئاسوودەیت پێدا بەڵام کەسی ڕەژبین هەمیشە ئەدروخێنێ ژیان لە بەرچاو بەڵێ هەروایە تا چەند ئومێدت بە ژیان هەیە ئومێدم لە ساسە ئومێدم پێێتی چکە من خۆم بەسەر ماتووە دوای هەموو ناخۆشیە خۆشیاتوە لە دوای ناخۆشی خۆشیت بەسەر هاتووە و سپاسی خی گەڕش کرد بەسەری یاقینمەیە واتە ڕاستە و بۆ ئینسانێک ڕاستیە خی گەورە فەرموویەتی فەئینە مع العسر یسرا لە دوای ناخۆشی خۆشی دێ تا چەند گرنگەم کۆ مسلمان تۆکمە باوەڕمان بەم ئاەتە والله ئینسان یاقینی هەبێ بۆ ئاەتە ئیشەڵڵا خۆی گەورە هەموو شتێ پارێزێ دووە هەموو ناخۆشیە خۆشیە من بەسەر ماتۆ خۆمۆیە یاقینم پێێتی هەموو کەسێ لە ژیانە بەرزونزمیە بێ ببین بەڵێ زۆر ڕاستە وەکۆڵێنم ژیانی تاقیکردنەوەیە نەوەیە خوا گەورە ئینسان تاقەتەوە بە هەموو ناخۆشی خۆشیەکان ئەگەری باوەڕی بۆ ئاەتە هەبێت کێشەوەی نییە کە ناخۆشی سەرڕگەی بە تایبەتی ئەمە مسلمان خی گەورە بەڵێنیداوە لە ژیانە ناخۆشیشمان بەسەر بێ بە خێر و چاکە بۆمان ئەوەڵا لە سایاسە ئیشاءڵڵا مامۆستا سەلام عەلیکم عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستاگیان باسی ئومێد بە ژیانەکەین تا چەند گرنگە ئینسانی مسلمان لە دوای ناخۆشیەکان وەکو خی گەورە بەڵێنیداوە کە خۆشی دێ باوەڕێکی تۆکمەمان بەم ئاەتە هەبێت أو آتيك أفرمي بسم الله الرحمن الرحيم فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا أو آياتك قرآني بيروزهان من أدا كوال دواي همو خوشي هريات بەڵام کە پێمان ئەفەرمێ لە دوای هەموو ناخۆشیە خۆشیەک یەت نابێ ئێمە هەردا بنیشین و چاوەڕێ ئەوی بینخوای گەورە خۆشیەکەمان بۆ بێنێ ئەبێ ئینسانەکان هەوڵ بدەن لەسەر عەرز محاولەی خۆشیەکان بکەن هەوڵ بدەمان بوو و خۆش یارمەتیانەدا لەبەرەوە خوای گەورە لە خۆمان هەنگاو بنین بۆ خۆشی ئەبێ خۆمان هەنگاو بنین ئەگەر قوتابی سەعی نەکا هەچەندی سە قوتابخانە نییە بەڵام ئەبێ ئینشەڵڵا ئەگەر قوتابی سەعی نەکا هەردانی شێخ خوای گەورە لەکوێ ناجیحیکە ئەبێ خۆی هەوڵ بدا ئەگەی زەلامێ چووە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی بەچی هاتی وتی بە حوشتر وتی چی لەکە وتی داوامەتە دەست خوای گەورە وتی بچوە بیبەسە بەدارێک و ئەو سابی دەست خوای گەورە ئەگەی جا لەبەر ئەوە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئینسان هیچ قەوم و خوای گەورە فەرمێ خوا هیچ قەوم و هیچ میلەت و هیچ ئینسانێ ناگۆڕێ ئەبێ خۆی هەوڵ بدا بۆ خۆی ئەگەر ئینسانێ ناساق بێ خۆی هەڵنەسێنەچێ بەلای پزیشک و بەلای دکتۆر و عیلاج وەرنەگرێ ئەی کێبی بە هەرە بێ خۆی هەوڵ بدە و خۆش یارمەتی بەڵام هەندێک کەس دەبینین زۆر بەڕەشبینی سەری ژیانەکە ڕووخاوە ئەڵێ تەوا ئەم شتە چاک نابێ بۆم جۆرە کەسانەوان ئەمە هی ئیمان لاوازیان نیە
ئەوە هی ئیمان لاوازیانە هەم باوەڕیان بەوە نییە باوەڕیان بە دنیا نیە باوەڕیان بە قیامەت نیە احترامن بۆ هەموو کەسە باوەڕیان بە هیچ شوێنی نییە بەڵام با ئینسانی لەم دنیاڕن بێ تااقەت و بێوەز و بێ بەڵام قیامەتیشی هەیە خوای گەورە لە قورئانی پێردا ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم ثم لا يموت فيها ولا يحيا لە قیامەتە ئینسان نامرێ بچێ بۆ دنیایەکی کەوزینیش نابێت و بێتەوە بۆ سەر ئەم دنیا یعنی هەتایە با لەم دنیاشە تۆزە ناخۆشی ببینین پاداش ئەم ناخۆشیانی دنیای گۆڵێن تاقیکردنەوەیە ئێمە وەکو مسلمان چەندێ ناخۆشیشمان بەسارا بێ وەکو چاکە بۆمان پندێکمان هەیە ئەڵێ چی؟ ئەڵێ دنیا ئەگەر خۆش بواە مناڵکە ئاهاتە دنیاوە نەگریا پێەکەنی مناڵکەیەتە دنیاوە هە یەکسەر دەستکاتە گریان یعنی ئەمە نمونەیەکە کە لەسەرەوە کە دنیا ناخۆشە دنیا خۆش نییە لەبەرەوە دنیا ناخۆشە و ناخۆشی تایە ئاڵۆزی تایە بێتاقەتی تایە هەموو شتێکی تایە ئەبێ ئینسان خۆڕاگر بێ ئەگەر سەبر و ئارامی لەسەر ناخۆشەکان چارەسەری زۆرێک لە کێشەکانەکە پندێکمان هەیە قسێکی تەواوەڵێ سەبر بکەی لە بەرسیلە حەڵوا ئەەکەی بە دیار میێوەکەەوە بووە سە بەرسیلێ ئەگەر سەبری هەبێ دوای کە بوو بەتێ حەڵواەکی جوانی لێ دروستەکەی لە پندێکی تریشمان هەیە ئەڵێ سەبر گوڵێکە لە باخی هەموو کەسەکە ناڕوێ ئەگەر ئینسان بە سەبر بێت دڵنیا بە باخەکەی ئەو گوڵی تیا ڕواوە و لە قیامەتیشا پاداشت هەیە لەم دنیاشە ئەوەشی کە بە سەبر بێت لەم دنیا هەر براوەیە دڵنیا بە جا داواش ئەەکەین لە هەموو ئینسانێکەوە ئیمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی 2024 لەمەوە پێش ئەوان ئەو کەم و کورتیانێک کە هەبوومانە تەنانە داوا لە حکومەت یاریێمی کوردستانی ئەەکەین ئەو کەم و کوردانێک کە هەی بووە بەرانبەر بە میلەت هەوڵ بووە لەم سای 2024 پاکەوەی ڕاستی کاتەوە دڵی میلەتەکە بگێڕێتەوە و هەوڵ بدەین کەوا نەبین بەو شعلەی کە ئەڵێ ئەی میلەتی لێ قەوما و بازوو مەچەکی سوتا و کوردێکی زۆر لێ قەوما و با نەبین بەو شعرە کە شعرێکی خۆشە بڵێ ئەوە پندێکە جا ئینسانیش ئەو کەسانی کەوا ڕەشبینن پندێکمان هەیە ئەڵێ کەسی دۆڕاو شتی نەشیاو ئەکا بە باو کەسی دۆڕاو شتی نەشیاو ئەکا بە باو یعنی کەسێک کە خۆی دۆڕاو بێ دائمە هەوڵە ئەو شتانەی کە خۆی قانجازێتی ئەوانە بڵاوەکە لەبەرەوە چواردەوری خۆی پێ دروستکاتەوە کەس پندێکی ترمان هەیە ئەڵێ مرۆڤی کەوتوو دائمە هەوڵە چواردەورەکەی خۆشی وەکو خۆی لەوکا بۆی خۆی پێ دروستکاتەوە ئینسان کە دێتە ژیان بەرز و نزمی زۆرە بینی ئەوانەی کە تەمەنێکیان هەیە تەجروبیان زۆرترە لە ژیانیانە ناخۆشی زۆریان بەسەر هاتووە بەڵام بە سەبر و ئارامی و لە سەرخۆیی توانیوانە زاڵون بەسەرەوە خوای گەورەش بەڵێنەکەی ناوەتە جێکە بۆی گۆڕیون بەخۆشی ئێمە وەکو موسڵمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکە کە ئەفەرمێ بینی دنیا کۆتایی دێدارێکت بەدەستەوە و بینێژە ئەمە پێمانەڵێ کە ئێمە وەکو موسڵمان بێ گەشتبین بین ئومێدمان بەوە هەبێ کە هەموو ناخۆشیێک تا سەر نییە ڕۆژێک دێ ناخۆشیەکان کۆتایی دێ و شوێنی ئەوە بەخۆشی پڕەبێتەوە و هەر ناخۆشی و تاقیکردنەوەیکیش لە ژیانە بۆ موسڵمان بە چاکە نووسێ یاخود گوناهەکانی پێ دەوەرێ کەواتە ئەکرێ ناخۆشی ببینین بەڵام سەبر و ئارامی و ئیمان تۆکمەی وامان لێکە زاڵبین بەسەر ناخۆشیەکانە و کەسێکیش کە قسەی ڕوخێنەر و ڕەشبینی بۆ کردین یا گوێ پێ نەدەین و بە گەشتبینیەوە قسە بکەن هەمیشە ئومێد بە ئەو بەخۆشمان بدێ هیوادارم ساڵی نوێ باشترین کاتەکانی ئەوی تیا بەسەر بەرن و پڕ بێ لە خۆشی بۆتان بەرنامەیەم جارن پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان